بەناوی خوای گەورە و میهرەبان، هاوڕێیانی عەزیز، سڵاوتان لێبێت. هیوادارم باش و سەلامەت بن. کارزان خدرم، ڕاهێنەری زمانی فارسی. ئەمڕۆ دەست دەکەین بە باسکردنی وانەی یەکەم لە فێربوونی زمانی فارسی بە چیرۆک. یەکەم چیرۆکیشمان بەناوی داستانێ مووش ڤە شیر. یەکەم چیرۆکمان بەناوی چیرۆکی شێر و مشکە. چیرۆکەکە بەم شێوازە دەست پێ دەکات: ڕووزی شیری دەر جەنگەل خابیدە بوود. واتە ڕۆژێک ڕووزی شیری دەر جەنگەل خابیدە بوود. شیری دەر جەنگەل خابیدە بوود. ڕووزی وەتە ڕۆژێک شیری دەر جەنگەل خابیدە بوود. شێرێک لە دارستان خەوتبوو. ناگەهان مووشە کووچەکی ئەز ڕووی بەدەنێ ئوو عوبور کرد. ناگەهان مووشە کووچەکی ئەز ڕووی بەدەنێ ئوو عوبور کرد. لەناکاو، ناگەهان واتە لەناکاو، مووشە کووچەکی، مشکێکی بچووک، ئەز ڕووی بەدەنێ ئوو عوبور کرد. بەسەر جەستەی ئەودا تێپەڕی. ڤە شیر ئەز خواب پەرید. و شێرەکەش لە خەو ڕابوو. شیر با خەشم مووش را گرفت. شێرەکە بە تووڕەیییەوە مشکەکەی گرت و خواست او را بخۆرد و ویستی بیخوات. خواست وەتە ویستی او را ئەو بخۆرد. مووش با التماس گفت. واتە مشکەکە بە پارانەوە گوتی. مووش با التماس گفت. مشکەکە بە پارانەوە گوتی: ئەی پادشاهی جەنگەل، ئەی خاوەن شکۆی دارستان، مەرا ببەخش، واتە بمبورە. ئەگەر مەرا ڕەها کۆنی، ئەگەر من ڕەها بکەی یاخود ئازادم بکەی، شاید ڕووزی بتەوانم کۆمەکت کۆنم، لەوانەیە ڕۆژێک بتوانم یارمەتیت بدەم. شیر با خەندە گفت. شێرەکە بە پێکەنینەوە گوتی: تۆ مووشە کووچەک چطور میتوانی به من کۆمەک کۆنی؟ شێرەکە بە پێکەنینەوە گوتی: تۆ مشکی بچووک چۆن دەتوانی یارمەتیم بدەی؟ ئەمما ئەز ڕووی بوزورگواری او را ئازاد کرد، بەڵام لە چاکە و پیاوەتی خۆی یاخود لە گەورەیی خۆی ئازادی کرد. چەند ڕۆژ بعد، واتە چەند ڕۆژێک دواتر، شکارچیان شیر را در تووری گرفتار کردند. ڕاوچیان شێرەکەیان خستە تۆڕێکەوە یاخود قەفەسێکەوە، بەڵام ئەمە ڕێک تۆڕە. شیر با تمام قدرتش تلاش کرد رها شود. واتە شێرەکە بە تەواوی توانایەوە هەوڵی دا ڕزگاری بێت، ئەمما نەتەوانست، بەڵام نەیتوانی. در همین لحظه، واتە هەر لەو کاتەدا، مووشی کووچەک، واتە مشکی بچووک، صدای غرش شیر را شنید. واتە دەنگی هاتوهاواری شێرەکەی بیست یاخود دەنگی نەڕەی شێرەکەی بیست و به سرعت آمد و به خێرایی هات. با دندانهای تیزش تور را جوید و شیر را ئازاد کرد. بە ددانە تیژەکانی تۆڕەکەی قرتاند و شێرەکەی ئازاد کرد. شیر شگفت زده شد و گفت. شێرەکە واقی ورما یاخود تاساو گوتی: تۆ ڕاست میگفتی، تۆ ڕاستت دەکرد. من نەباید قدرەتی هیچ کەسی را دەستێکم میگرفتم. من نەدەبوو هێز و توانای هیچ کەسێکم
بەکەم گرتبە. نەتیجەی ئەخلاقی واتە وانەی ئاکاری یاخود ئەنجامی ئاکاری، یعنی چی لەم چیرۆکەوە فێر دەبین. کوچکترین موجودات هم میتوانند در لحظات سخت واتە بچووکترین بوونەوەریش دەتوانێ لە ساتە سەختەکاندا بزرگترین کۆمەکها را کنند، دەتوانن گەورەترین هاوکاری بکەن. مهربانی و نیکی هەمیشە نەتیجەی خوب خواهد داشت. میهرەبانی و باشی بەردەوام ئەنجامی باشی دەبێت. هاتینە کۆتایی ئەم چیرۆکەمان تا چیرۆکێکی تر بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ.